ئای های چم لە خۆ کرد و چم بەستە هات خوا گەورەیە خدایە لەسەر تەماعی و مالی دنیایە ڕۆژم بە چێن دەرێگەیشت شەردی ئەو جارە بەس ئینشاءالله خوا ئاوڕۆکی لێ بدەمەوە قەت ناوی تەماعی بکەم کالۆ ئەوێ ڕۆژێ لەو فەقیریە و لەو نیگبەتی ڕزگارم دەبوو بە تەمای خوای لەسەر چ لەگەر یەکدری بە شەڕدێن ئێوە ها؟ ئێوە پشتی یەک بگرن برای یەکن لەسەر چی بە شەڕدێن؟ مەسەلەش پێشینان هەیە دەرێ ئەگەر برا لە پشت برای بێ مەگەر قەزا لە لای خوا بێ ئێوە چیدی لەگەر یەکتری بە شەڕمێن باشە؟ داهەستن ڕۆلەکانم هەستن کوڕەکانم بڕۆن لۆ خۆتان لێرە گەمام بکەن باشە؟ داهەستن دەی هەستن شەیتانی نەکەن ها لەگەر یەک دەبڕۆن دەی ئاگاتان لێ یەکتر بی السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير بي وعافك يا ربي براكم باش وضعتكوا باش دبين إن شاء الله دفر مدان إن شاء الله وعافك يا ربي سلام يا الله يا أخوة بخير بي سرد ساوان دري للريش دور هاتوي الحمد لله ئەوەی ڕاستی بی لەو گوندانەی ئەو لای ڕاهاتم یاخوا بەخێر بێ سەرچاوان هەرچەندە مەبەستیشم هیچ نییە ئایا خزمێکت هەیە لەم گوندە یاخود هەروەها هاتووی بۆ ئێرە ئەوەی ڕاستی بی ناوەڵڵا عار وەزعم زۆر ناڕێکە خاوەن کۆمەڵێک مندارم هیچی شوکاریشم نییە داشی ڕەحمەتیشیان سارە وەختێک دەبی مردیە کاتیمە لەو گوندی لۆ ئەو گوندی دەیەم ئێ خوددایە بەشکەمە لاشێ دەرکەی ڕەحمەتیم لێ بکاتەوە تووشی کار و کاسبێشی بکەم دوونانە لۆ منداران پیا بکەم وەزعم پێ بڕێک باشتر بیکەم یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوان باشکارەبی هیچ دڵ لە دڵ مەدا ئینشاءالله خوا هەر کاری ڕاستت بۆ دەینیت لەم زوانە ئینشاءالله لەم گوندا ئیشێکت بۆ دەدۆزینەوە ئەی باشە بۆچی مندارەکانت دیار نین وەڵاهی برێن چ ئەوی ڕاستیوی گوتم هەتا ئیششی دەبینمەوە ئەوە لەمارە خەزمەشی بەزی مێشین لە گوندەشی بەتەمای خوا ئینشاءالله گەرەنگۆ ئیشەکەم لۆ ببینەوە ئەوە هەر لە سبەی زووتر نییە دەچم مندارەکان دەینم و ئەلێران دادەنێم دە باشە دە هەستە یا الله دەکەواتە تو بڕۆ مندارەکانت بینە بەکا دێوە ئەمەش ئیشەکرد لۆ دەبینینەوە لێرە خوا بەڕاستە بەرێ زۆر مەمنون بەخێر بێ سەد چاوان بەخێر بێ سەد چاوە خوات لەگەڵ بەخێر بێ ربي خدايا الحمد لله زور شكر سايد خدايا أوزاري شيش بوم بتماي خواي أوزاري إن شاء الله من دارك كان بخير ودكم خدا ذكر رحمة مالي ذكاتوا
یا خۆ بە خێر بێ کاک مەحموود. خۆشبی سەلامەت بی مامۆستاجیان. فەرموو ئەمرێک کارێک. وەڵاهی مامۆستاجیان ئەوەی ڕاستی بێ دوێنێ کابرایەک لەو گوندانە هاتبوو کابرایەکی غەریبە بوو. دەیگۆ بە دوای کارێکدا دەگەڕێم. ئەوجا وەڵاهی منیش دڵم زۆر پێشتا بەشک و دەرێم لە لای خۆت لە قوتابخانە دای بمەزرێنێ ئێمەش خەڵکی گوندەکە چاومان لێ دەبێ. کاک مەحموود داوا کارێکەت سەرسەر و سەرچاوە. ئەوەی تۆ بێڵێ من ڕەتی ناکەمەوە. هەر لەسەر ڕێگای خۆشت بینێ بۆ قوتابخانە. زۆر زۆر مەمنون مامۆستاجیان، خوا خێر بنووسی. ئەوە واجیبە. مامغەریب پیاوێکی فەقیر و لێقەوماوە، هەر کەس بە توانای خۆی دەتوانی یارمەتی بدا بە هەر شتێک بێ، با درێغی لێ نەکا.
ئەوە ئاساس کاک مححمود خەرچی ئێرکوانەیە تعریفی جەنابی لێ کردم بۆ زانەوە تو مامەستای قوتابخانەی ئەو گوندەیەوە نییە ئەتومام غەریبی بەێ بەێ من هەمە بەڵێ بەڵێ وەسفی لە بۆم کردو و سەرەوەش وەلە عڕزە شمان هەیە شەوان داوام دەکات بەزە توش بێنەوەرە مەکتەبی بەسەر چاو باشە سپاس دەکەم مامۆستا خوا خێر بنووس سەر چاوە خوافیز خوار لەگە مەمنون لا ما قاعد هو قصير قصي عن تكا عزيز أمان وقابك أما عملتو سأل تكا عاوز أما صد لكنا بركة صد لي الصلاة الله بركة ما شاء الله بركة بخير هاتي تزع نهاتي لزوم ونزر ويشر دايم لكن لزوشر ايه السلام عليكم السلام باشا يا ربي باشي يا اخو سلام عليكم احوالك معلوم من دارك والله بتمام اخوي الحمد لله بازم ان شاء الله الحمد لله بتمام اخوي والله بتمام اخوي لەخوای بە زیاد بی الحمد لله بەێ ئەو سار دوو پارچە ئاردەکەم شینایی کرد و زۆر استفادەشی لێ دەکەین ئینشاءالله و هیچ تەماحیش لێ ناکەم دەبێ ئەو سار زەکاتی ئەو سارەشی لێ بدەم صعيبي نییە هەروە دەبی کاک محمود كان عم بارسا حدا لكن بس انا كنت بتالي لو تويناكي ئەو پارچە ئاردا ئی ئاغایە دەبێ بچم ڕخسەتەکی لێ بخوازم ئەو کاتی بۆ خۆم تۆی بکەم و هەرێ شتەشی پێ بدەم سمع دم درم خافيس خێر بەسەر چاوە كاك محمود اغلو تو فينا خوشني او اردي بكي زوري في خوشاتو شي زور خوش دوي
پێویستە ئەو هەڵەی لەدەست خۆم نەدەم دەڵێم لە پێش مەحموودی بچمە مای ئاغای بەرکو هەردەکەی بە نوێی لێ وەربگرم ئەمن چەندە لە فەڕاشی فرەفڕاشی کەینە ئیشە هەیمارەوەدا ئەو پاسەوە عادەی وەربگرێم وەزعم زۆر زۆر باش دەبی فەڕاشی کەینە ئیشە پاشە مەحموود نابی وەڵا کورە تووڕە دەبی تووڕە ناوی خەڵقیر و جەهەندەم خوا بکامەنەوەم لۆ ڕێک بکەویتن وەزعم ئەوها بەو دەرەزەی باش بیتن کورە ئەگە زۆری پێ ناخۆش بوو هەر ئیحمالی دەکەم هات و تۆشی ناکەم جماعة دفرموا فرموا دەزانی گندۆرەی ئەو سارە گندۆرەی زۆر بەتامن گەلە شیرنا شیرنە وەڵڵا دێمەکاریشەوە السلام عليكم عليكم السلام ورحمة الله يا ربي بخير بي بخير بي مام غريب بخير بي جماعة ورحمة سباسن فعافك يا رب يا ربي يا أخوة بخير بي فعافك يا ربي قربان مام قريب والله أي راسي بي جنابي آقا هاتما إشكم فيتي أقر هاتو مزالة بي يشي خيري يا بلي قربان باشا بس تساوي جماعة مساعدة الشكل الله يا الله نفر مريدة يا الله قربان أوي راستي بي هاتما داوي أو پارچە عادەی دەکەم کە لە تەنیش شینایەکەی کاک مەحموودیە دەرێم ئەگەر هات و جەنابەت بم دێ لە خۆمە سارەکە تۆی دەکەم خوش ئیشاڵڵا چ کاتە بە قسمەت دەکەینە نیوە فرمو سپاس خوعافك يا ربي جنابي آقا ماموش بلي الحقي كاك محمود زور باسيو لك نمك دي وتاكش بلي قربان امنيش دەزانم تو کابرایشی باشی و فەقیری و کۆمەڵێک منداڵت هەیە و ئەو ئاردەی مش ئەوە عیامەکە بەتاڵە تۆ نەکرایە مادامەشە توش کابرایش فەقیری کۆمەڵێک منداڵت هەیە و هەژاریشی بلي بڕۆ خێری لێ بینە تۆی دەکەی شینایی دەکەی تەماتە دەکەی بایەنجان بەڵام بێبەشمان نەکەی ها بەسەر چاو قوربان جنابي آقا طبعا زۆر مەمنونم لە بۆ جەنابەتکەوە ئەو یارمەتیەتدام هەرمەندەی ژەرتە بوو ئەڵێ وەڵا قوربان زۆر مەمنونم لە منەتکەویێرە وەڵا بڕۆ خێر لێ بینە بڕۆ تۆی کە بڕۆ ژەمە دێ باشە ئینشاءالله دەست ماسەکەم جنابي آقا استغفر الله نابی يا الله خۆ عافیس وعافیس خوا مەمنونم خێرچی سەرچاوم السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش يا غجيان. وش بجاربي كوي؟ والله ما هنا تقوي. الحمد لله باش دبي إن شاء الله. من دار تكون. الحمد لله. باش تدخل. لأخواي بزياد بي. يا أخو بخير بيصير ساوت. فرمو. أمر خدمات. آغا جان هرچەندە ئیش و کاریش زۆرە بەڵام هاتووم داواکاریەکم لە جەنابەت هەیە.
بەڵێ فەرموو داواکە داواکاریەکەم ئەوەیە ئاغاجیان ئەو ئاردەی لە تەنیش شینایەکەی منە دەمەوێت ئەو سار ئەگەر ئیشت پێی نەبێ بیدێ من بۆ خۆم تۆی لێ بکەم و قازانجە چشمان کرد ئەوە ئینشاڵە دەیکەینە نیوە لە بێخەبەران کەشکەکە سەڵەوات کاک محمود ئەوە کاغەریب هاتێرەنە پێشی تو بەخوای وا بزانمە توش شانست نەمایە ئەو کابراش گەلک فەقیر و هەژارە و داوای لێ کردم گۆتی کاکە بێ کەسم بێ دەرم ئەوە هاتیمە ئەو گوندەی فەڕاشم لەو مەکتەبەی بەڵکەم ئەو عادەت هەیە و بمدێ و عادەکەش ئەمنش گوتم ئەو عادە و چەند ساڵ و چەند عیامە بەتاڵە و تۆ نەکرایە و نەچاندرایە و باشە ئەتوو ئەوەندە ساڵە برادری منە عادی تو شینایی تو لە تەنیشت شینایی منە لە تەنیشت عادی منە باشە ئەتوو لەو ڕۆژێک لە ڕۆژان داوات نەکرد کە بدەمە تۆ وەڵای شات تێرانە زگم پێشتا گوتم بابە منداڵم زۆرن و فەقیرن گوتم بابە دەبڕۆ لە ڕێخوای بڕۆ تۆی کە ئیتر غەریب ها دامە غەریبی ئەرێ وەڵڵاهی بەسەری ئەو جەماعەتە کوتا لۆ دەجێڕمەوە ئەو هابوو ئەوێ ڕۆژێ کە لێرە دانیشت بوو تو مەسجێی لەو قسانە بووە کە ئەمن بە تەمای ئەو پارچە ئاردەیمە ڕاستی کابرایەکی بێوەفا و ناکەس بەچە بوو بەخوای کابرایەکی بێوەفا بوو کاک محمود چرا چاکەی لەگەڵی کرد کو چاکەی دایەوە نا سەبر بگرە مادامەشی ئەو غەریبە تەحەدای لەو کاک محمودەی کرد تەواو تازە یان ئەو یان ئەمن نابێ لەو گوندەی بمینێ هەتا سبەینێ